ئێمە پێویستیمان بە فراگوزاری سەرەتایی هەیە وەک شوشە و ئەلەمنیۆم. ئێمە تەنها دڵخۆش نین بەدەست لە کارکێشانەوەی حکومەت، بە پێچەوانەوە دڵخۆشین بەوەی شکستی هێنا لەبەر ئەو کارە تیرۆریستەی لێرە ئەنجامیاندا. هێشتا 20 بۆ 30 کەسی بێسەر و شوێن لێرە ماون. لە سەدانەوەی ئەو هاوکاریانەی کە دێت بۆ گروپ و حیزبەکانی سەر بە حکومەت هەمووی دەدزرێت. بانکەکان لێرە لە ترابلوس کراوەنین داخراون، هەندێکیان دەرگایەکی ئاسنین و پۆڵیان پێایەوە. جێگرەوەکانی ئەم دەسەڵاتە چێن؟ ئێمە داوای دامەزراندنی سیستەمێکی نوێی سیاسی سەربەخۆ دەکەین. لە قێرانێکی زۆر قوڵدا دەژین کە لە دامەزراندنی ئەم وڵاتە لە 1920ەوە بەخۆیەوە نەدیوە. گروپی 14 ئازار داوای لیژنەی نێودەوڵەتی دەکەن، بەڵام گروپی 8 ئازار داوای لیژنەی ناوخۆیی دەکەن. باوەڕەکەیمە ڕاستیە؟ زۆر جوانە، حەزەکەم زوو پێی بگەم. زۆر نزیکە بۆ ئێوەش، چاوەڕوان بن بەم جوانە. ئەڵڵا لەو مانزەرەیە، ئەمە خەونی منە، ئەمە هیوایەتی منە، خەونەکەی من. زۆر نزیکە بۆ ئێوەش، چاوەڕوان بن بەم جوانە. ji dengedengê dûr bikeve. ji tirsên xwe Lew renganeyî li rastiyەکان dûr dixinەوە. بۆەوە یەکەم کەس بیبیزانی ئەوە دێزانی ڕاستیە. فراوانتر ببینە، وێنەی مەزنتر لێ بکە تاکو هەموو وردەکاریەکان ببینی. کاتێک وێنەکەت گەورەتر کرد wê demê Kurdistan 24 dibîne. مسرور بارزانی دلگیرانی خوا لە هەمبەری ئاڵوزی و ئێرشên سەردەستگەهێن حکومی و ملک و ماڵên گشتی وڵاتیان لە حەلەبجە و ناوچەیە دەربڕی و گوت ئەو کریار تاوانن و پێویستە ڕێکارên یاسایی لە هەمبەر ئەنجامدەران بێنەگرتن. بەرپرسێ لقا 12 پارتی لە حەلەبجە ڕادگەهینە تەبیک و پەدەکێت تو پۆست و بەرپرسیاتیەکی حکومی لە حەلەبجە نینە تاکە عالیە سیاسی ئێرش لێ هاتیەکردن. هێزên ئەمریکا و هەفپەیمانان ژێبنگەها تاجیا سەربازی لە باکوورێ بەغدایەوە کشیان بنگەه ڕادەستی هێزên عێراقی کرد. سێ کەسên دی لە ڕۆژاوای کوردستانê bi vayrûsê koronayê canê xwe ji dest dan. 27 kesên dî tûşî vayrûsê bûn. Ji navendan oçeyan îman derbas bi hewara hêjan. سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانی ڕاگەهاند دووفداچوونە ڕەوشە حەلەبجە دکەین و دوو پرۆژەیەن گرنگ لە پارێزگەهێ جێبەجێ دکەین. پشتی ئالۆزیان دوهشەف لە حەلەبجە و کەلار مسرور بارزانی دلگرانیەخوا هەمبەریوان ئالۆزیان نیشاندا و گوت ئێرشا سەردام و دەستگەهێن حکوومەت و مڵک و ماڵی گشتی جالیە کەسێن نەناز بە یان ژیوان ئێرشبەران بە لێژێر ناوێ خۆپشاندەران لە حەلەبجە و چەند ناوچەیەن دی جهێ دلگرانیەیە و ڕاگەهاند ئەم دووفداچوونە ڕەوشێ دکەین. سەرۆکی حکوومەتê مسرور بارزانی دپەیوەندیەکە تەلەفۆنیدا دگەل پارێزگارە حەلەبجە ئازاد تەوفیق ئالۆزیان لە ناوچەیە و ڕەوشە تەندروستیە و خزمەتگوزاریان باژار گفتوگۆ کرد. مسرور بارزانی گوت ئەنجامدانا خۆپشاندانان باوایەکی ئاشتیانە و شارستانیانە مافێ هەوڵاتیانە لێبەلێ شەوتاندن و تێکدەنا ملک و ماڵی گشتی دکەوە چارچوڤەیە تاوانان پێویستە ڕێکارên یاسایی هەمبەر ئەنجامدەرێن وان کریاران بگرنە بەر. دە هەمان پەیوەندیەدا گفتوگو دەربارەی ئەنجامدانا دوو پرۆژەیەن گرنگ لە سنوورێ پارێزگەها حەلەبجە هاتنەکردن و یەک ژێ پرۆژەیە پرات واقەتە ژێ عالیە وەزارەتە ئاوەدانکردن و نیشتەجێکردنێڤە تێ ئەنجامدان یە دوانژی پرۆژەیە ناوچەیە پیشەسازیە خۆراکێ و دەستەیەوە بەرهێنانەی ئەنجام دەدا. هەردوو پرۆژە دقوناغا داویێدانە لە سنوورێ پارێزگەها حەلەبجە و دەمەکێ نێزدا پشتی ڕێکارên ئیداری بەرێ بنیاتێ هەردوو پرۆژەیان تێدانان. ئەف ji bilî serokê hikûmetê û parêzgarê Helepçe rewşa tenduristiya sinûrê parêzgehê û pêngavên robirobûna vayrûsê koronayê guftûgû kirin.
لە حەلەبجە تەقا لێ بارەگەهەیە لە قەی 12 پارتیا دەموکراتە کوردستانی هاتەکردن بەرپرسێ لە قا 12 پارتیا دەموکراتە کوردستانی لە حەلەبجە بەسام عەلی دی کنگرەیەکی ڕۆژنامەوانیدا گوت پشتی بەداوی هاتنا خۆنیشاندانên du hêvarî şevabûrî êrişt lê baragehê li qê 12 partî hatiyekirin û ya cihê serincê ew bû Partiya Demokrata Kurdistanê take aliyê siyasî li Helebce êriş birine ser û got partî çipost û berpirsariyek hikûmî li Helebce nîne digel wêyekê jî li qeywan hertim kenalek bûye bû gihandina daxwaziyên welatiyan bi hikûmetê. لە دوای کۆتایی هاتنی خۆپیشاندانەکان لە شەودا جارێکی تر بەڕاستی تەجەموعات لە ناو شاری هەڵەبجە دروست بوو و بەرەو شارەوانی هەڵەبجە ڕۆشتن شارەوانی هەڵەبجە سووتێنرا پاشتر هێرشکرایە سەر قایمقامێتی هەڵەبجە و پاشتر بەداخەوە ڕێڕەوی هێرش و خۆپیشاندانەکە بەرەو بارەگای لقی 12 پارتی دیموکراتی کوردستان گۆڕا ئەوەی جێی سەرنجە لە لای ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان دوێنێ ئێمە تاکەلایەنی سیاسی بووین لە شاری هەڵەبجە کە هێرشمان کرایە سەر و هێرش نەکرایە سەر هیچ لایەنێکی سیاسی تر ئەمە جێی سەرنج بوو بۆ ئێمە ئەو بارەگاین کە بەردەوام دەنگی هاوڵاتیانی ئەم سنوورەمان گەیانەوە بە حکومەتی هەرێمی کوردستان و هەمیشە عاملی خێر بووین لەم شارە و ئێمە بەڕاستی سوڵتە نین لەم شارە دەسەڵات نین لەم شارە هیچ مؤسساتێکی فەرمیەم شارە لە دەستی ئێمانیە و هەواڵێکی ئێمە بەڕێوەی نابا و بەرپرس نین لە کەم و کوڕێکان لەم شارە بۆیە بەلای ئێمەوە جێی سەرنج بوو کە هێرشەکان بۆچی بۆ سەربارەگای لقی 12 لە سەرەتای هێرشەکە کە دەستی پێکرد من سەرجەم هەواڵانی لقی 12 ئاگادار کردەوە کە زەبتی نەفسی خۆیان بکەن و ئاگادارمان کردن کە بابەتی مادی لەشکانی پەنجەرە و دەرگا و ئەوانە تاویزکردنەوەی ئاسانە ئاگادار بن پارێزگاری بکەن لە ڕۆحی هاوشاریانی خۆمان لە ڕۆحی ئەو هاوشاریانی خۆمان و بە هیچ شێوەیەک خوێنی تیانە ڕژێت و لە سەرەتای هێرشەکە زۆر زەبتی نەفسی خۆمان کرد تا ئەو کاتەی بەڕاستی لە کاتژمێر 11 و چارەک لە ڕێ ماتۆرسوارێکەوە تەقە لە بارەگای لقی 12 کرا هەواڵانی ئێمە جارێکی تر ئاگادارم کردن کە زەبتی نەفس بکەن و بە هیچ شێوەیەک بەڕاستی تەقە نەکەن لە کاتژمێر 12 هێرشێکی چەکداری لە هەر چوارلاوە کرایە سەر بارەگای لقی 12 بە فیشەک و چەکی کلاشکۆف و دەمانچێتیا بەکارهات بۆیە لەو کاتە تەواو نزیک بوونەوە لە هەر چەند دەرگاکەی لقی 12 کە داخلی بارەگای لق ببن بۆیە بە ناچاری پاسەوانەکانی لقی 12 ئاگادار کران کە تەنها تەقەیان کردووە بەسەر خۆپیشاندەرانە و باشترین بەڵگەش لەسەرەوەی کە تەقە تەنها بەسەر بە خۆپیشاندەرانە کراوە بە مەبەستی بڵاو پێکردنیان باشترین بەڵگە ئەوەیە کە لە دوێنێ شەو لەگەڵ ئەو هەموو هێرشە هیچ خوێنێکی تیانە ڕژە و سوپاس بۆ خوای گەورە کە بە سەلامەتی کۆتایی هاچ لێرەوە ئەمەوێت داوا لەسەر جەم دام و دەستگا فەرمیەکانی ئەم سنوورە بکەم لە دەستگاکانی ئاسایش و پۆلیس کە تەقەکەرانی دوێنێ شەو هێرشکەرانی دوێنێ شەو بۆ سەر فەرمانگەکانی حکومەتی هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای هەڵەبجە و بۆ سەر بارەگای لقی 12 ڕێوشوێنی یاساییان بەرامبەر بگیرێتە بەر و پاشتر یاسا سەروەرە بێت و تەسەوڕەکەم دەستگا ئەمنیەکانی ئەم سنوورە چاوکراون و ئەتوانن بەڕاستی تەقەکەران و هێرشکەران بۆ سەردام دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان و بۆ سەر بارەگای لقی 12 دەستنیشان بکەن و پاشتر ڕێوشوێنی یاساییان بەرامبەر بگیرێتە بەر. هەر لێ حەلەبجە شارەداریا باژار و ئاڤاهیên قایمقامیەت و پۆلیسان هاتن و چوونێ و بانکەوی باژاری هاتنە شەوتاندن. سەرۆکا شارەداریا حەلەبجە کوێستان ئەکرەم لە پێش ئاڤاهیە شەوتاندیە شارەداریێ بۆ کوردستان 24 گوت. دکیومنت و بەڵگەین 30 ساڵên خەلکی لە شارەداریە هاتنە شەوتاندن و وێ گوت جی خەیاڵên وان خاون دکیومێن نەتەنێ لەڤەر لە هەنجهێن دنجی هەنە و بەیەکجاری نایەنە ژناف برن. کوێستان ئەکرەم گوتجی خۆنیشاندان بڤێ ئاوایی و بوتێکدانا مڵکی گشتی نایەنەکردن. ئەگەر بە ئاشتیانە وان خۆنیشاندەران داخوازە حەقی خۆ کردبە ئەم وەکێ شارەداری دا لە پێشوان کەوین.
بیناکە بەڕاستی هەر هەمووی زەرەر و زیامەندێکی زۆری پێگەیوە لە ڕووی بینایەوە لە ڕووی مەلەفات و دۆسێشەوە بەشی ڕوپێکارەکانمان بەڕاستی زیانێکی زۆری لەکەوتەوە و هەروەها بەشی گەنجینە کۆگای شارەوانی کە ئێستا بە خۆتان ئەیبینن بەداخەوە 30 ساڵ ئەوەلیاتی فەرمانبەران و هاوڵاتیانی شارەوانی بەداخەوە لێرای زەرەر و زیانێکی زۆرمان پێگەیشتووە بە دڵنیایەوە ئەبێت دەستێکی تێکدەر و گێرە شێوەن بێن بۆ ئێرە بەڵام خەیاڵیان خاوە ئێمە ئەتوانین ئەو دوکۆمنتانە دروست بکەینەوە ئەوەلیات هەر لێرە نییە ئێمە پەیوەستین بە زۆربەی دەوائیرەکانی کەوە هێشتاژی دووکێل بە بەڵگە و دکیومنتên xelkî ve lê şaredariya Helepçe belgeyên 30 salaniye xelkî hatine şewitandin lê şaredara Helepçe dibêjît xeyalên wan xawin ev dikûment ne tenê li vir hene li hin cihên din jiyana gerwan mebez bîtin van dikûmenta ji nav bibin her li Helepçe hevkara xwe evîn heta werdigirim ew çûya rêveberiya hatnûçûnê bizanim çi zerar û ziyan bi rêveberiya hatnûçûnê ketiye li pişte dîsa xirabeyekê û şewitandinê û dîwarên reş û tarî dibînim evîn بەڵێ ئیمان هاوشێوەی سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە بنکەی پۆلیسی هاتوچۆی ناوشاری هەڵەبجەش بە تەواوەتی سووتێنراوە سەررجەم ئەو بەڵگە و دیکۆمنتانی کە لەنێو ئەم بنکەیە هەبووە و بیناکە بە تەواوەتی خاپور بووە ئەگەر وێنەگرەکەم هاوکارم بێت دەبینین هیچ شتێک لەنێو بیناکە بە ساغی دەرنەچووە سەررجەم بیناکە بۆتە یەک پارچە خەڵوس و بەڕێوبەری ئەم بنکەیەش بە ئێمەی ڕاگەیان کە کاری هاوڵاتیان ئەگەر بێت و بە زووترین کاتیش دەستکەینەوە بە نۆژەنکردنەوەی بنکەکە ئەوە بۆ ماوەی 2 مانگیکە دەوەستێ بە هەمان شێوە سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجەش ڕێگەیاندووە کە ئەگەر بێت و کارەکان بە زووترین کاتیش دەستکرێتەوە بە خاوێنکردنەوە و پاکردنەوە و دووبارە نۆژەنکردنەوەی نێوبیناکان ئەوە کاری هاوڵاتیان بۆ ماوەی مانگێک لە سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجەشا دەوەستێ شەوی ڕابردوو خۆپیشاندەران هێرشیان کردە سەر ژمارەیەک لە دام و دەستگا و فەرمانگەکانی حکوومەت لەوانە قایمقامێت بانکی هەڵەبجە و سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجەیان بە تەواوەتی سووتان بە هەمان شێوە بنکەی هاتوچۆی پۆلیسی هاتوچۆی هەڵەبجەیان سووتاندووە وەک دەبینن هیچ شتێک لەنێو ئەم بنکەیەدا دەرنەچوو تەواوی مامەڵەی هاوڵاتیان و لەنێو فەرمانگەکەیە سوتاوە کە ئەمەش زیانێکی زۆر سەرەتا بەر هاوڵاتیان نەگەێنێ لە پاشەوەش بەر بیناکان و بەر کارمەندانی حکومەتوە هەتا تەخە لە دەرگای پێشەوەی هاتنە ژوورەوەی نێو بیناکە کراوە کە 2 حەرز لە بەردەم دەرگاکەیە بوون و خۆشبەختانە هیچ زیانێکی گیانی نەبووە باشە چەند نهۆمە ئاڤاهیە هاتنە و چوونێ لە Helepçe کەوتووە چەند نهۆمە چەند ژووریە هاتیە زانین دکیومنتێ چەند ساڵە شەوتینە ئێستا وەکو سەرۆکی شارەوانی ئاماژەی پێدا بەڵگە و دیکۆمنتی 30 ساڵی پارێزگای هەڵەبجە لە ساڵی 92ەوە بە دواوە هەتاوەکو ئێستا سەر جەمیان سوتاوە بەڵام تا ئێستا لە نێو بنکەی پۆلیسی هاتوچۆی هەڵەبجە زیانەکان دیاری نەکرا بۆ پێوەی تا ئێستا لە لێکۆڵینەوەیان و ئەنجامی لێکۆڵینەوەکان دەرنەچوون بەڵام ئەوەی کە خۆپیشاندەران دوێنێ شەو کردویانە وەک ئێمە کە لە سەرۆکی شارەوانی و لە بەرپرسی لقی 12 پارتی دیموکراتی کوردستان کە ئەوان ژێکێک بوون لە ئامانجەکان و فیشک بەر بارەگاکەیان کەوتووە دەڵێن ئەمانە خۆپیشاندەر نین بەڵکو ئەمانە هێرشیان کردووە چکە چەکدار بوون و چەکیان پێ بووە خۆپیشاندەر واتەوەی کە داوای مافی ڕەوای خۆی دەکات داوای حەقی خۆی دەکات بە وەرگرتنی ئیجازەیەکی ڕسمی نەک لە کاژمێر 11 شەو بە دواوە دەست بکات بە سووتاندنی سەررجەم بینا و باڵەخانەکان و دام و دەستگاکانی حکوومەت کە ڕۆژانە هاوڵاتیان کاریان دەکەوێتە ئەم بینایانە یەکێک لەوانە هاتوچۆی هەڵەبجەیە کەەوە ئیمان وەک خۆ دەزانی بەڕێبەرایەتی هاتوچۆ لە سەررجەم شار و شارشکەکانە ئەرکی ئەوان پاراستنی گیانی هاوڵاتیانە و سەلامەتی ئەوانە بەڵام بەداخەوە ئێستا ئەبینین بووە بە پارچەیەک لە خەڵوس کە ئەمەشکاری هاوڵاتیان بۆ چەندین مانگ دەوەستێنێت ئاشە هەفکەڕە من ئەڤین عتا جناڤە ئاڤاهیە هاتنۆچوونێ یە Helepçe digelmida bû ew jî xirabeyeke şewatekê ji bilî dîwarên reş ti tiştekê dî ne belge ne dikûmentên xelkî di nav avahî de mane mixab ejan li Hewlêrê Wezîrê Plandanan netaxif ڕێژەی بەکارهێنەرانی لەم گروپای 11.9 بووە لە ساڵی 2019 بووە بە 170 لەلایەکی ترەوە 148.8 هەرزەکاران و لاوان پێیان وایە کە گرنگترین هۆکارەکانی بێکاری لە ناویاندا کەمی هەڵیکارە یەکێک لە نیشاندەرە دڵخۆشکەرەکان ئەوەیە کە نزیکەی 130 لاوان بەشداری دەکەن لە کاری خۆبەخشی و کۆمەڵایەتیەکان
کە بە بەراورد لەگە ناوچەکانی تری عێراق جیاوازیەکی زۆری هەیە. وەزارەتی پلاندانان هەمیشە لە هەوڵدایە داتا و زانیاری دروست بخاتە بەردەم تەواوی وەزارەتەکانی حکومەتی هەرێمی کوردستان بە پێی توانامان و پێویستە هەنووکەیەکان تاکو ئەوانیش بتوانن بەرنامە و سیاسەتەکانیان دابڕێژن لەسەر بنەمای زانستی واقعی. لەم بۆنەیەدا و کە لە ئێستا هەرێمەکەمان لە قۆناغێکی هەستیاردا تێدەپەڕێت بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوی کاریگەریەکانی لەسەر ژیانی ڕۆژانەمان بەبێ جیاوازی تەمەن و ڕەگەس زۆر پێویستە گرنگی زیاتر بدرێت بە سەنگاندنی زانستی بۆ ئەو گۆڕانکاریانەی هاتوونەتە پێشمان تاکو بتوانین لەسەر بنەمای داتا و نیشاندەری دروست کار بکەین بۆ کەمکردنەوەی دەرهاویشتەکانی ئەم قۆناغا یان هەر پێش هاتێکی تر لە ئایندەدا. لە سەرەتای دروستبوونی کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان گرنگی درا بە ڕێخستنەوەی پلانی حکومەت بۆ پشتیوانیکردنی گەنجان و ڕەخساندنی ژینگەی گونجاو بۆیان تاکو بتوانین بەشداری بکەن لە گەشەپێدانی هەرێمی کوردستان کە لە ئەنجامدا دواڕۆژی خۆیان باشتر دەبێت. یەکێک لەو نمونە دیارانەی کە لە ئێستادا وەزارەتی پلاندانان کاری لەسەر دەکات و بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی پێوەگیراوە ئەوەیە پەلە بکرێت بۆ پەسەندکردنی یاسای نوێی کار بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە مەبەستی سنووردارکردنی هێنانی کرێکاری بیانی بە هەموو جۆرەکانیەوە تاکو دەرفەتی کاری زیاتر بڕەخسێت بۆ گەنجانی هەرێمی کوردستان. هەروەها وەزارەتی پلاندانان سەرقاڵی جێبەجێکردنی بەرنامەیەکی هەمە جۆرە بۆ بەهێزکردنی کەرتی تایبەت تاکو ببێتە کەرتێکی بنیادنەر و توانای دروستکردنی هەڵی کاری هەبێت وە گەنجان و لاوان متمانەیان بۆ دروست بێت کە کارکردن لە کەرتی تایبەت جیاوازی نییە لە کارکردن لە کەرتی گشتی و مافی ئیمتیازاتیان پارێزراو دەبێت. بۆ ئەمە بەستەش لەم نزیکانە وەزارەتمان لە ڕێگەی دەستەی ئامارەوە ڕاپرسیەک ڕدەگەینێت دانانێ دکتۆر دارا ڕەشیدە بەحسێ کابینەیە نەهەم دکە و پلانێ نوێژ بۆ زیاتر خزمەتکردنا جوانان و هەرزەکاران لە هەرێما کوردستانê گوتی وەزارەتا پلاندانانê mijûlî projeyekê ji bo rêkxistina kertê taybet û mijûlî wê kênejîk û nehêlin karmend û karkerên biyanî derbasî nava welat bibin heta ku zêdetir derfetê bidin genc û ciwanên Kurdistanê di sektorên giştî û taybet de. Bi vê awayî هێژاندەریە پێشابرد ڕووی وڵاتیان ڕۆژاوای کوردستانی دا ئەڤروکە هاتیە vekirин kesên ku îqame hey dikarin derbasî nava welat bibin helbet pişkinînên vayrûsê koronayê jî bo hatêne encamdan hevkarê xwe İslam Yusuf ji dergehê pêşaborê werdigirim me gu zêdetir ji 100 kesan dikarin rojane derbasî nava welat bibin lê ew pişkinînên bû tênekirin ya cihê pirsiyarê ew e heta dema derketina wan pişkinînan ew dê li kîve bimînin çawa ji bo ku xelkê din eger hatu helgirên vayrûsê bin توش نکن جبر که روشا روژاوا جی باش نینه ایمان او تیمین کو بسپورن و تایبەتمەندن دوی بیاوی دا گەشتینە دەواازە نێودەوڵەتیە پێشابوورێ هەلبەتە ئەو نها کار لەسەر وەیەکێتکن کو بزیترین وەخت خەلکێ کۆلالیە دی چاوەڕێی دەربازبوونێ دەرباز دەبە ئەف فرا کول پشمە دیارە هەلبەت هەندێکی ئاوێ هەند پەرچێن وێ بربوونها کار لەسەر تێتەکردن کو بێتە تەمامکردن و دی خەلک پێدا دەرباز ببە چش وی خەلکی لە vê derê namînin rawestayata ku derencamên pişkirînên wan derdikevitin ew ku du malên xwe danin ne di nava kempan danin dê belênameyek banê te pirkirin dêt malên xwe da çaverekin heta ku subahî derencamên pişkirînên wan derdikevin û ew ku di nava kempan danin naçine nava kempa cihên taybet bo kerentînekirina wan hatîne amade kirin biçin wan ciha çavere bikin heta derencamên pişkirînên wan derbikevin û hûn ciwan bû mawayê 14 rojan jî di nava wî cihê kerentînê de dimînin. Di gel min da Şewket Berbiharî rêveberê derwazê heye ez vê pirsyarê ji wî bikim sêde eger tu kerem kêverê û bizanin rêkardê çawa bin û ev rûkê we dest pê kir ez bawerim êdî pir ji temamî û dîdê xelek derbaz bin. Ev xelke hûn dê çawa wergirin û dê çawa rawaneyê cihên wan. Belê rojê 100 kesa de wergirîn evet helgirên kartên akincî bûna Herêma Kurdistanê û akincî li snorê parêzgeha hatûkê ev rû me dest pê kir û hatina wan jî dê êne pişkinî kirin tîmekê tendurustî ev rû kel snûriye بۆ سامپلێت وانە دێ وەرگریتن و وان هەمیاژی دێ ڕەوانەی دهۆکێکین ئەڤل کەمپادا دێچنێت کەرەنتینێدا
دیفرێنمایان تەندروستی و ئەوێت ماڵەتوەل دەرەوەی کەمپێژی دێت سۆزنامەك ji ئێتەوەرگرتن و دێت ماڵەت خۆدا خۆ کەرەنتینکەن و ئەف پرۆسسە دیا بەردەوام بین حتاکو ئەو خەلکی ماڵوێر هەمی بەگەڕێن. ئەگەر ئەس پرسیارەوەی کێ بگەمەنی بتشبیلی خەلکی سنووری پارێزگاوە دووکە کۆڕۆژانە 100 کەس دێ دەرباز بن ئەوێن نشینگە هەین ئەوێن کۆی قامە هەین خەلکی دیە پارێزگاهێن سلێمانی و هەولێرێ دیگەل ڤاندا ئەگەر بن زێدەی 100 کەساش لێ وەرگرن ئەو بەری جەژنە بڕیارە هاتبوودانک و بەری جەژنەیەت هەولێر و سلێمانی ئەو هەمی هاتبوون بەس ئەس باوەڕکەم هژمارەکە گەلەکە کێمیا مای وجاکە ئەو بين جلوانا أم درباس كان زيدة في هجماري يعني أبي صد في هجمارة صد كاسي علاقته بوفني دروازه نف دولتیه پێشابوون هەمی ڕێکارن سەخلامیە گرتین هەمی ڕێکار و ڕێنمایان تەندروستی هاتینە وەرگرتن بۆ وەرگرتن ئاوانە و ڕاوانەکردن ئاوانە زۆر سپاس کۆتت گەلمەدا بووی فەرم بەلە ئیمانانی بڤی ئاوای هەمی بەرهەوی هاتینەگرن هاکو خەلکێ بنیازە بێت ژی ئالیێدی چاوەڕێی دەربازبوونێ دکە بە پشتی دیگە هەم وێ ڕەخی لە دیف ڕێنما و ڕێکارن سەخلەمیە دێش بووی جهێنوان ئێنە ڕەوانەکرد ئەفکارە من ئیسلام یوسف لێدەریە پێشەوەر ژان دەربارەی دەستپێکردنا داواما دبستانان ئەفکارە خۆشمان سادق وەردەگرم بزانم یەکێتیە مامۆستانژی دەرهەقێ مژارێدا دێ بجویتن سەرباری وەیەکێک و ڕەوشە هەولێرێ کوردستانê bi giştî koronayê gelekî xirab kirî yanî amaja bû yekê çink û bi rastî jî destpêka meha îlûnê deriyên dibistana bêne vekirin yanî rewşa tenduristiyê li bar e rê dide ئیمانم کاتت باش بەڵێ دوایەوەی کەوا ئێستا وردە وردە بنزیک دەبینەوە لە وادەیە کە بەپێی ئەو ساڵ ڕۆژی بڵێن داوامی دانراوە بەڵام بۆ ڤایرۆسی کۆرۆناشێت تاوەکو ئێستا وەزارەتی پەروەردەی حکوومەت هێرمی کوردستان هیچ وادەیەکی بە فەرمی ڕانەگەاندووە کە کاتی دەستپێکردنەوەی دەوامی قوتابخانەکان دەبێت یەکێتی مامۆستایانی کوردستانیش 6 پێشنیازی ئامادە کردو بۆی کەوا ئەمڕۆ سەعات 3:30 کۆ دەبێتەوە بۆی کەوا ئەو پێشنیازانە کامیان زیاتر ڕێکەوتنیان لەسەر کرد کامیان مایەوە ئەو خاڵانە ئاڕاستی وەزارەتی پەروەردەی دەکەن بۆی کەوا ئەو میکانیزمانە بگرێتە بەر بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن منەمێز لەگەڵ جێگیری سەرۆکیەتی مامۆستایانی کوردستان گفتوگۆ بکەین زین ئەو میکانیزمانە چین و ئایا کاتێک دەستنیشان کراوە بۆی کەوا وەزارەتی پەروەردەست بە دەوام بکاتەوە و ڕێکارەکانیان چین و میکانیزمانە چین و دەیانەوێت کە ئەو میکانیزمانە ڕادستی وەزارەتی پەروەردە بکەن لەگەڵ مامۆستا ئەحمەد گەرمیانی گفتوگۆکردن مامۆستاگیانم کاتت باش ئەمڕۆ کۆبوونەوەیەک تانەیە کۆمەڵی میکانیزمان ئامادەکرد بۆی کەوا دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن ئەو میکانیزمانە چین سەرەتا و ئایاکەی ڕادستی وەزارەتیان دەکەن بەڵام لە سەرەتاوە حەزەکەم هەلێراوە سەرخۆشی لە کەسوکاری مامۆستایان کە بەڕاستی ئەم دوو مانگە زۆرترین ژمارەی مامۆستایمان کۆچی دوایی کرد بە هۆی نەخۆشی کۆرۆنا و چەند نەخۆشیەکی تریشەوە و هیوای تەندروستی بە هەمولایەک دەخوازم دیارە ئێمە نزیک بوونێتەوە لە دەستپێکردنی بەپێی ساڵنامەی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا هەردوو وەزارەتەکە ساڵنامەکەیان نزیک بۆتەوە بۆ ئەوە دەستپێکردنی ساڵی خوێندن ساڵی پار زۆر بە ئاسایی بە شوێکی ئەتیادی ساڵەکە دەستی پێکرد بەڵام کۆتاییەکەی ساڵ بەڕاستی تووشی ئەم بارودۆخە تەندروستی هاتین کە بۆ هۆکاری ئەوە کۆمەڵە بریاری بدرێت ئەو بریارانە بریاری نائاسایی بوون و بەڵام قۆناغەکەمان تێپەڕان وەرحەمدلەوە شکر بە بریاری هەردوو وزارەت و ئەنجومەنی وەزیران و کارەکان کۆتایی پیاد بەڵام ئیمساڵی خوێندن ئێمە لای ئێمە وەکێتی مامۆستایانی کوردستان و ئەم بۆ چوونێشە لە وزارەتی پەروەردە هەیە دەبێت ساڵی خوێندن دەستی پێ بکاتەوە دەبێت ژیان ئاسایی بێتەوە لەبەرەوە ئەم نەخۆشیە دیار نیەکەی کۆتایی پێدێت و چۆن ڤاکسینێکی بۆ ئەدۆزێتەوە کە بمان پارێزێت بەڵام ئەمە هەمووی دیار نییە ئێمە کۆمەڵی بنەمای سەرەکیمان پێشکەش بە وزارەتی پەروەردە کردەوە وزارەتی پەروەردە خۆشبەختانە ئەوانیش کۆمەڵی میکانیزمی جوانیان داناوە ڕێکوپێکیان داناوە کە ئێمە ئاگامان لێتی ئەمانە هەموو قابلی گفتوگۆ ئەو بنەمانە کە ئێمە داماننا یەکەم مەسئلەی خاوێنکردنی قوتابخانەکان بە هاوکاری وزارەتی شارەوانی دەرمان ڕێژی قوتابخانەکان بە هاوکاری وزارەتی تەندروستی کارکردن لەسەر ئەوە پێداچوونێک خێرایی بە پرۆگرامەکان و بەشەوانە و میکانیزمی دەوام بکرێت وزارەتی پەروەردە خۆشی بەرنمەیەکی هەیە لەسەر ئەو بابەتە هەروەها هەمهەنگی لەگەڵ وزارەتی تەندروستی بۆ ئەوە ڕێکاری تەندروستی چۆن دەبێت ژمارە قوتابیان ڕاستە ئێمە ژمارە قوتابیان خوێنکارانمان زۆرە بناکانمان کەمە بەڵام شێوازی دەوامکردنەکەی بە تەناوب بۆ ئەوەیە غێری تەناوب دەوێت کۆمەڵی خاڵی تریش هەیە نێودەوڵەتین
ئەو ڕێنمای نێودەوڵەتیە کە پەیوەندی بە تەندروستی جیهانی هەیە، پەیوەندی بە ڕێکخراوەکانی پەروەردە و خوێندن لە جیهانە هەیە، دەبێت ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو هەرێمی کوردستان پابند بین بۆ ڕێمانە گشتیانە لەبەرەوە هەموو جیهان پابندە پێی کە ئەو ڕێنمانە لە هەمووی گرنگترن لای ئێمە وەکو یەکێتی مامۆستایان ژیان و گوزرانی مامۆستایە. دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ڕوونکردنەکەمان پێ بدە ئەم موچە تاکوکەی ئەو بارودۆخە دەبێت ئایا ئەو دوو مانگە کە موچەکە بڕاوە ئایا ئەمە پاشەکەوتە یان بڕینە، دەبێت ئەمە گوزرانی موچە باشکەینەوە بۆ مامۆستایان تاکو مامۆستا بەدڵێکی فراوانە بخۆتە ناو پۆلەکەەوە. لەبارەی وادەیەک دیاری کراوە کە لە نەو وادەیە وەزارەتی پەروەردە دەست بە پرۆسەی خوێندن دەکاتەوە. بەپێی ساڵنامەی خوێندنی دەبێت 23 مانگ داوام دەستی پێ بکاتەوە، یەکی نۆ مباشەرەیە و 29 داوام دەستی پێکاتەوە، بەڵام تەسەور ناکەم لەسەر ئەم خشتە ڕێ بکرێ ئەمڕۆ بە حکمی و بارودۆخە دەبێت وزارەتی پەروەردە بەرنامەی خۆی بێت پێشکەش ئەنجومەنی وەزیران دەکات و ئەنجومەنی وەزیران ڕاوێژکاری لەگەڵ وزارەتی تەندروستی ئینجا بریار بدەن بە ڕۆژی دەستپێکردنی خوێندنەوە تا ڕۆژ تا ئێستا ڕۆژەکە دیاری نەکراوە. داوای پێشتر ئەنجومەنی وەزیران دەکرێت. تەسەوڕەکەم وزارەتی پەروەردە پێشنیارەکان و بۆچوونەکان کۆکاتەوە بەم نزیکانە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیران دەکرێت کە تەوەری سەرەکی دەستپێکردنی خوێندن هەردوو وزارەتی پەروەردە خوێندنی باڵا دەبێت بەرنامەی خوێنیان بێت. باس لەوە کرد کە ژمارەی مامۆستا بە کۆرۆنا گیانیان دەستداوە، ئامارێکتان لە بەردەستە چەند مامۆستا بە کۆرۆنا گیانیان لە دەستداوە؟ ئەمارێکی با بڵێن 100% نییە، بەڵام نزیکەی لە 40 مامۆستا تێپەڕیوە لە ماوەی ئەم دوسێ مانگە ئەوی من زانیاریم هەیە بەڕاستی بەداخەوە و ژمارەیەکیشی بەڕاستی باری تەندروستیان ناجێگیرە و ژمارەیەکیانیش مزاعفاتی تریان دروست بۆ لە ئەنجامی ئەو نەخۆشیە. مامۆستا ئەیمان بەڵێ من ئەگەڕێمەوە لایتەوەی زانیاریەکان بوو لەبارەی ئەو میکانیزمانەی کە یەکێتی مامۆستانی کوردستان ئامادەی کردووە لەگەڵ وەزارەتی پەروەردە کە دەیانەوێت لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە بڕیار لەبارەی دەستپێکردنی دوامی خوێندن بدرێت. گەڕێمەوە لایتەوە. باش خۆشمە سادق ژێ هەولێرێ ئەنکو چل مامۆستا زدەتر بە کۆرۆنای جانی خۆش دەستدانە ڕەوشە هەنان خراپە ئەف ji بلیوەیەکێک و دەما دیارکری هێش نەهاتیەک ئالیکردن ji بۆ دەستپێکردنا داواما فەرمییا دەبستانان چاوەڕێی پلانên وەزارەتا پەروەردەیەکیان ji بۆ بڕیارا داویە دەرحەقی vê mijarê bidەن. Hêjan li Silêmaniyê jî kempînek ji bû nehiştina parsekiyê yanî xastinê li ser cadeyan hatiye ragihandin beryademekê jî kongrekê rojnamevanî encamdan ka bi hevran ha beşekê bibînin. دوجار ئێمە لە ڕێی وەفتێکمانەوە سەردانی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانیمان کرد و پاش ئەوەی کە پاڵپشتی بۆ کەمپینەکەمان دەربڕی بەڕێزیان دەست بەجێ بڕیاریاندا لە ڕێی پۆلیسی نێشتنی تاوانەوە کە مەفرەزیان دەرکرد بۆ گرتنی ئەو هەرەج و ساڵگەرانی کە بە تایبەتی لەم سوارڕیانی سەرشنارن. ئەمە ژمایی دڵخۆشی بوو بۆ ئێمە کە لە سەرەتادا دەرەنجامی کەمپینەکەمان بە شێوازێکی باش نەتیجەی هەبوو. بەڵام ئەوەی جێی نیگەرانی بوو لای بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی ئەوە بوو کاتێک کە دەستگیریانەکەن بەڵام لەلایەن دادگاوە بە کەفالەتێکی کەم و بە چەند ڕۆژێکی کەم ئازاد ئەکرێن. ئەوە بوو ئێمە وەفدێکمان لە 16 ئاب سەردانی بەڕێز سەرۆکی دادگای تێهەڵچوونەوەی ناوچەی سلێمانیمان کرد. بەڕێزیان پاش ئەوەی کە پاڵپشتیان دەربڕی و دەستخۆشیان لە ئێمە کرد بۆ کەمپینەکەمان بەسپاسەوە دەست بەجێ فەرمانیان کرد کە دادوەرانی بەڕێز تایبەت بە لێکۆڵینەوەی ئەو کەسانی کە دەچنە بەردەمیان ڕاستپێرن تاوەکو ئیجراعاتی تونتر بگرنە بەربەرامبەریان. ئەمە ژمایی خۆشحاڵیە و ئەتوانم بڵێم دەستکەوتێکی گەورەیە نەک تەنها بۆ ڕێکخراوی لاوانی سۆشیال دیموکرات بەڵکو بۆ تەواوی هاوڵاتیانی شاری سلێمانی و دەمەوێت دووبارە سپاسی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی کەم کە بەڕێزیان هەر لەو ڕۆژەوە ڕۆژانە مەفرەزەکانیان لە ناو شەقام و ترافیک لایتەکان بەێ هەژمارێک ژێ چالاکوانان دیگەر ڕێبەریە پۆلیسên Silêmaniyê helmetێکدانە destpêkirin wê helmetê de dixwazin parsekiye xastina wan kesên li ser cadeya xastinê dikin û pêş niha jî her ji bo Kurdistan 24 rêveberiya Parêzgeha Silêmaniyê gotibû ew ne parsekin ew xastinê nakin weke bandekê ne heta ku karên xirabe jî dikin ji bo têkdana rawiştê civakî ew metirsîne ew li ser sibaroja gencên me jî birastî ev demareke divê ku bêçare serkirin. Ji bo navê jî ew helmet hatiye pêkînan bi hemahengî digel polîsan ji bo ku vê diyardeya naşirîn li ser cadeyên Silêmaniyê nehêlin lêya ku wî berêzî got ew bû polîs wan desteser dikin radestî dadgehê dikin lê dadgeh piştî çend rojan bi kefalet
وانە ئازاد دکە ئەو ناخوازن ئەف یەک بمینە و ji بوونەوەژی ڕێدگرن li bervêyekê her li Silêmaniyê dimînim ku helmeteke xwe parastinê ji vayrûsê koronayê dest pê kiriye hevkara xwe Diyar Cemal werdigirim ew helmet bi çi awayî ye kê rêxistiye بەڵێ ئەم کاتتان باش لە سلێمانی هەڵمەتی جۆرا و جۆری خۆپارێزی بەڕێوە دەچێت لەلایەن ڕێکخراوەکانەوە و بەو پێی کە حاڵەتەکانی کۆرۆنا لە سنووری سلێمانی خەریکە وردە ڕوو لە هەڵکشان دەکەن ئەمە شوای کردووە کە نیگەرانی دروست بکات و تەندروستی نیگەران بکات لە بەرزبوونەوەی حاڵەتەکان بۆیە هەڵمەتەکان زیاتر چڕ کراوەتەوە ئەمڕۆ لە نێو بازاری سلێمانی ڕێکخراوی UIMS کە ڕێکخراوێکی عراقیە هاتوۆتە سنووری پارێزگای سلێمانی وەکو یەکەمین پارێزگا باوکاری لەگەڵ وەزارەتی تەندروستی دەستیان کردووە بە هەڵمەتی خۆپارێزی بۆ ئەوی کە خەڵکی ڕێنمایە خۆپارێزەکان جێبەجێ بکەن وەکو دیمەنەکانی پشتمەوە دیارن کۆمەڵێک ئۆتۆمبیلیان ڕاگرتووە لە نێو بازار دروشمی جۆرا و جۆریان هەڵواسیوە و لەمان کاتە کۆمەڵێک خۆبەخش کە دانیشتوی شاری سلێمانی بەشداریان کردووە لە هەڵمەتەکە دەمامک دەستکێش ڕێنمایە تەندروستیەکان ئەبەخشنەوە بە خەڵکی منەچمە لای کاک عەلی کە یەکێکە لە خۆبەخشەکان و ڕێخەری تیمەکەیە کاک عەلی سڵاو دەبێ ئێوە تا چەند ڕۆژ لە سنووری پارێزگای سلێمانی ئەمێنەوە و هەڵمەتەکە چۆن دەستی پێ کردووە یەکەم جار زۆر سپاس بۆ کەناڵی خۆدان بەخێربێن هاتوین ئەوە لە هاتوونە بۆ هەرێمی کوردستان یەکەم بارزگا هاتون بۆ سلێمانی ئەوە یەکەم ڕۆژە 9 ڕۆژ لە سلێمانی منن یەکەم ڕۆژ هاتین تهدید ئەمجا تهدیدمان کردو مناتەقەکان گەڕەکەگان یەکەم ڕۆژ وتین هاتینە بۆ جادەی مەولەوەی ناو بازار بەیانیش ئەڕۆین بۆ گەڕەکی ئازادی سیمەتری ئەمجا دووبانی وتیان ڕۆن بۆ کەلار تقریبا 9 ڕۆژ ئەو 9 ڕۆژە هاتووە MIS هاتووە لە بەغا هاتووە بۆ سلێمانی هەرێمی کوردستان یەکەم جار ماسک دانا خەڵک ئەمجا ئەوەش تەعلیماتیش دێنە خەڵک چۆن استعمال ماسکە بکەن ئیمە سێ نقطەمان هەیە ئەو سێ نقطە یەکەم جار چییە یەکەم جار استعمالی ماسک بکەیت بۆ ئەو نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا نەخۆشی زۆر خراپە ئەبێ یەکی بترسێت ئەگەر لەبان خۆت ناترسیت ئەبێ بترسیت لە دایکت و لەبان دایکت و باوکت و بانی کوڕە دوو مناڵت و خۆشکەدەوە هەمویان دوم کەس تا چەند هاتۆ بەدەم تقریبا 9 ڕۆژ ئەمڕۆ یەکەم ڕۆژ هاتن پێشوازی خەڵک چۆنەکەیەوە سەردانی خەڵک ئەکەن چیان پێ ئەڵێن ئەوان چۆنە چۆن پێشوازی لە ئێوە وەڵڵاهی هەرە ئەوها پێناڵێن ئەڵێن استعمالی ماسکی بکەن و ئەو وەرەقەش وەرگرن ئەبێ دەست بشۆن ئەو بدێنن دەست ئەشۆن استعمالی ماسکن ئەمجا یەکەم زۆر مهمەوتین ئەڕۆ ناو قەڵەباڵغی بزان هەرچە ئەبێ دوور بکەون لەگەڵ یەکتری یەک مەتر دوور بکەون لەگەڵ یەکتری و زۆر سپاسدانەکەین یاخەوە بەخێر بین وەکو خۆشی ئاماژەی پێدا ئەم هەڵمەتە ماوەی 9 ڕۆژ لە سنووری پارێزگای سلێمانی بەردەوامە بێ و ئەچنە عربەت کەمپی عربەت ئەچنە ئەو شوێنانی کە قەرەباڵغی زۆری هەیە و بەرکەوتنی زۆریان هەیە و دەمامک و دەستکێش و ڕێنمای تەندروستیەکان بەسەر هاوڵاتیاندا دابەشەکەن بەێ هوشیار بن پابند بن تەندروست بن ئەف هەڵمەتە هەریداویە بۆ خۆپەراستنێژە ڤایرۆسی کۆرۆنای لە سلێمانیە دیار جەمال هێزن ئەمریکا و هەفپەیمانان جێبنگەها تاجیا سەربازی لە باکووری بەغدای خۆ vekşandin پەیدارê fermandaya operasyonên hevbeşên Iraqê Tehsîn Xefacî ragihand ev û amadebûna fermandarên serbaziyên hêzên hevpeymanan û artêşa Iraqê hêzên Amerîka û hevpeymanan jêbingeha serbaziya tacî li bakurê Bexdayê xwe vekşandin bingeha tacî 85 kîlometran dûr e ji Bexdayê û firokxaneyek û binkeyekê mezina serbaziyên Amerîka û hevpeymanan li xwe digire piştî hêrişên xortên hêzên serbe Iraqê ve Amerîkayê jî dest bi sistkirina xwekiriye li hin bingehan jî radestî hêzên Iraqî kir çine nûçeyên sporê hevkera min evîn bi hawara dibe eşan li vir Baş barınmışın pişti hafsalat hareketinin xwedgehîna lîstika ve Champions League. Tîma herêma Bavariyan piştî serkeftina dîrokî hemberi Barcelona.